ئەو پەیامەی من تعبیرە لەوەی کە گورجێکی گەورە لەلایەن جەماوەری ناڕازی و درا بە دەسەڵاتی حکمی تائیفی و قەومی و ئیسلامی کە وەکو لە 16 ئۆکتۆبرەوە خەڵکی ناڕازی لە بەرامبەر دەسەڵاتی سیاسی حکومەتی عێراق و هەتا ناڕزایەتێک کە لە بەرامبەر ئەحزابی کوردایەتیا هەیە ناڕزایەتێکی بەفراوان و هەملایەنە و جەماوەریە کە دەمێکە ئەو دروشمیان بەسوتەوە کە ئەم دەسەڵاتە ئەوێ بڕواابێ کۆتایی پێبێ بەمانە بێ بڕوخێ کە شعاری حل یەکێکە لە بارسترین دروشمەکانی کە لە ساحەی تەحریر و لە شارەکانی جنوبی عێراق و هەتا لە کوردستانیشا بە دەرەجەیەکی زۆر باش بەکاراتوە و ئەم انتخاب هەڵبژاردنە نەتیجەی شکستی پێکەنانی حکومەتی بوو کە لە انتخاباتی پێشوە کردویان خەڵک شکستی بەوەی هەڵبژاردێنە شکستی بە حکومەتەکە هێنا پاشەخشەی پێکردن و ناچار ئەوەی کە هاتنە سەرەوەی حکومەتێکی کار بەڕێکەر کاتی دروستکەن و هەڵبژاردننی پێشوەختە بکەن و یەکێ لەو شتانێکی ئێمە دروشمێ بەرزمان کردەوە کە کاتی ئەوەیە کە خەڵک لە بەرامبەر ئەمە هەڵبژاردنای بۆچێتەوە نابوو هەڵبژاردن نابوو پرۆسی سیاسی ئەمە واقعەتی دروشمی خەڵک و واقعەتی ڕەتکردنەوەی خەڵک بۆ دەسەڵاتە سیاسیە بە پرۆسە سیاسەکەی بە هەموو پێکاتەکانیەوە ئەو واقعەتە لە ڕۆژی هەڵبژاردنە دەرکەوت بە هەر جۆرێک کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئیدعایان کردوێت کە هەج ڕێژەیەک بڵێن ئەمە بەر لەوەی کە ڕێژەکەش دیاری بکەن کە خۆیان لە ساعت دویەکی هەرچەنێ بێ کە ئەوە دیارە درۆیەکی شاکارە معلومەکەەوە هیچ هینێکی دیانە جدێتێک و ڕاستێکی دیانە بەمانایە چووکە هەم لە میدیاکانی خۆیان یا هەم هاوڕێیانی ئێمە و ئەو کامێرانی کە بە ئەچونە بنکەی دەنگدارەکان ئەیان بینی کە ئەو شوێنی دەنگانە چۆڵ و هۆڵ لە 2 ساعت جارەکەات نەفرێک ناچوو بۆ شوێنی دەنگان ئەمە مانای شکست پێهێنانی ئەو بژاردنەیە شکستێنانی پێکرە ناڕزایەتی جەماوەریە مانگرتنیی گشتی بوو کە خەڵک پێش ئەوەی هیچ بەیانێک دەرچێت لەسەری پێشەوەی ئیتفاقی بێ خەڵک بۆ خۆی وەکو ئەوەی کە ئیتفاقیان کردوێ مانگرتنیی گشتیان کرد و زەربەیەکی گەورەی گوژێکی گەوریانە لەو پرۆسە سیاسی کە ئەحزابی دەسەڵاتدار ئەحزابانی پێشتر کە حکومەتی تەوافقان دروست دەکرد و هەمویانی وەکو یەک تەماشا کرد و زەڵبێکی گەوردان ئەمە سەرکەوتنی بپرسم هۆکاری ئەمە چییە کە بەم جۆرە فراوانە خەڵکی بەرامبەر ئەم پرۆسی هەڵبژاردنە وەستایەوە وەکو ئاماژەتان پێداکە ئامارە ڕسمیەکان باز لەوە دەکە کە لە سەدا 41 خەڵکی لە سەرتاسەری عێراقدا بەشداری کردەوە لە شارێکی وەکو سلێمانیدا 37% خەڵکی بەشداری دەنگدانیان کردبووە لە ناوچەی کەرخی بەغدا تەنها لە سەدا 31 واتە لە 3 کەسە 1 کەس کەمتریش بەشداری ئەم هەڵبژاردنیان کردبوو ئەم بەرامبەری فراوانە لە بەرامبەر ئەم پرۆسی هەڵبژاردنەدا بۆچی ئەخر جارە بەر لەوە منە ئەحسایی کە ئەوانێ لەو ئامریکان وانە لەو زۆر لەوە کەمترە من پێم وانێ بگاتە سادیست ئەوەی کە ئەوان ناڵە بۆ ئەوان بۆی کە ڕیسوایی و شەرمەزاری خۆیان بشارنەوە ناچارن کە ژمارەیەک دابنێن ئامارێک دابنێن بەڵام تەنانەت ئەو ئامارە فەرمیانەش زۆر لە ژێر ئەو چاوەڕوانەیە بوو کە لە گشتی لە بەرامبەر هەڵبژاردنان ڕاستە بەڵام ئەحزابی بۆرژوازی زۆر لای مهم نیە چەند کەس بەشداریەکە چەند کەس نایکا ئەو پرۆسی خۆی تێپەڕێنێ و هەوڵەیە حکومەتەکەی پێبێنێ بەڵام وی کە واقعێتە ئەو ناڕەزایەتی چەند ساڵەیە کە لە ئۆکتۆبرەوە کە لە حەڤەی شوباتەوە و لە هەموو مێژووی کە خەڵک تەجروبە و ئەزمموی سیاسی خۆی لەگەڵ ئەم دەسەڵاتە سیاسیە کە چەندین ساڵە هێزی میلیشیای تائیفی ئیسلامی قەومپەرستی کە تاڵان و بڕۆی سەرۆک و سامانی عێراق و کوردستان جەردەیی و دزی و نائەمنی هیچ بەردەوامی لە جێژاوی سیاسی نائەمنی بۆ هاوڵاتیان و خۆڕەکردنی و سەرمایەوە لامان کاتا فراوان پێکردن بڵاوبوونەوەی هەژاری و نەداری کە زەڵمێکی گەورەوە لە ژیانی کرەکان زەحمەتکێشان ناچاریەکە کە ئەبووە ئەم دەسەڵاتە داواکەن بڕوە ئەم دەسەڵاتە نە چاکسازیەکە نەجواب بە خۆسەکانی خەڵگەیاتەوە جگەل لە تاڵانی و جەردەیی و دزی هیچ مەموریەت هیچکەی نییە هەر هێزێ بۆ خۆی لە ناوچەیەکە کە عێراقیان پارچە کردووە وەکو حرەسی چاڵانۆ تێگوایە و چەند ئیسفادە لەو چاڵانۆتاکە ئەمە بەجا لەوەی جۆرەها ئیسفادەکەن لە سەرمایە گوزاری و کاری هەرزان و لامان کاتە تەوافقات لەگەڵ وڵاتانی ناوچەکە بە ئێران بە تورکیا هەتا لەگەڵ وڵاتانی جلهێزی دنیا ئەمە واقعیتێکە کە سەبەبی ئەساسی یا هۆکاری ئەساسی بنەڕەتی ئەوەیە کە ئەم هێزە سیاسیانە
هۆکاری وجودی جێژاوی سیاسی ناسەقامی نائارامی و وجودی ئەمنیەت نائەمنی لە عێراق و لە کوردستانە ئەمە خەڵک تووڕە بووە خەڵک بێزار بووە و هیچ چاوەڕوان و تەوەقوعێکی لەم هێزە سیاسیانە نییە کە هیچ ئاڵوگۆڕ لە پێکاتی ئەمانە دروست بێت نە هەڵبژاردنەکانیان نەهێزە چەکدارەکانیان و هیچ ئاسۆیەک نیە بۆ ئەمانە تەنها ئەبێ بڕۆن پاکردنەوەی ئەمانە خەڵک گەشتەوە نەتیجێ ئەنجامێک کە پاکردنەوەی ئەمانە ئەتوانێت ئایندێکی باشتر بۆ عێراق پێک بێنرێت. بەگشتی ئەتوانین چی جۆرە هەڵسەنگانێکی تریش بۆ ئەم هەڵبژاردنانە بکەین بۆ نمونە بەجیالەوەی کە ڕوبەڕووی ناڕەزایەتێکی فراوان بۆیەوە لەلایەن خەڵکی و ڕێژەی بەشداریکردن ێژگار کەم بوو وەکو خۆشتان ئاماژەتان پێدا بە زۆرێک لە مادگرتنی گشتیشی پێوە دیار بەبێەوەی کە ڕاگەێنرێت بەڵام زۆرێک لەلایەنەکان ئامادەنین ئەو هەڵبژاردننی کە ئەنجام درراوە ئامانجەکەی ئەنجامەکەی قوبول بکەن بۆ منەیەکێتی نیشتیمانی دەڵێ ئەوەی کە لە هەولێر ئەنجام درراوە دەستکاری دەنگەکان کراوە ئێمە قوبولمان نییە زۆر لایانی سیاسی تر هەم لە کوردستان و هەم لە عێراقیشەوە بەگشتی یعنی ئەبینیت کە لە ناو خۆشیاندا ناڕەزایەتی هەیە بەرامبەر ئەم هەڵبژاردنەی کە ئەنجام درابوو ئەگەر بە شێوەیەکی گشتی هەڵسەنگانێک بۆ ئەم هەڵبژاردنە بکەن چییە؟ لەو بارەوە کە مەسەڵەن چەند کەس دەنگی زۆرە ناوە چەند کەس کەمی هێناوە عمومەن هیچ هێزێکیان ناتوانێت دەنگی بێنن کە بتوان خۆی بە تەنها حکومەت پێک بێن ئەمە یەکێک لە قەیرانێکی گەورەیە بەمعنایە کە قەیرانی دەسەڵاتی سیاسی هەیە لە عێراق و لە کوردستانە و ئەوەی کە هێزێک بتوانێت حکومەت پێک بێنێ حتا لە ڕێ ئەم انتخاباتەوە نیشانیاندا شکستێکی گەورەیان کردووە و ئەمان ئەنجامگیری شکستێکە کە یەکێ ناڕازیە بێ یەکێ بە بەشی خۆی قوبڵێکە بەشەکەی قوبڵ ناکە ئەمە ینی قوڵبوونەوەی قەیرانی سیاسیە قوڵبوونەوەی جێژاوی سیاسیە ئەمە هەتا کارکرد دەبێت لەسەرەوەی کە ئایا لە ئایندا ئەتوانن حکومەت پێک بێنن ئایا ئەتوانن ئارامی پارێزن بە بۆچوونی من نە کە یەکێ لەو سیناریوانەی چاوەڕوان کراوە کە قابل لە ڕوودا شەڕی نێوان ئەوێزە سیاسیانەیە ئەوێزە سیاسیانە لەوەی کە لە ڕێی پەرلەمان کەنەوە وەسیلەی بۆ دەسەڵاتدارەتی خۆیان شکستیان خوات مێکێ لەوانە مەسەمری بوونە جەماعەتی عاملیە دەوڵەتی قانونە هەموو هێزە سیاسیانی کە مەسە بۆنەوە دەوڵەتی قانون گەورەترین هێزی میلیشیا هەیە و ئێستا خۆی لە بەرامبەر بۆنەوە جەماعەتی سەدر کە کورسی زۆرێناوە لە مقابلیەوە خۆی بینێتەوە کە ممکنە هێزی چەگاری بەکاربێنێ و تەنازول بەیەکتی بکەن هەنی بەمانایەک هاوسەنگی هێز لە نێوانانە دەورە بینێ یعنی وەزعی عێراق بەرەو خراپترە ڕوا نەک باشتر ینی نائەمنی نائیستیقراری نائارامی و دەخالەتی وڵاتانی ناوچەکە هەمووی کاریگەری زیاتر بێت کە چارەنووسێکی ناڕۆشن بۆ عێراق لە سایی دەسەڵاتی ئەم هێزانە قابلی ئەوەی ڕووبا ینی ئەم دەسەڵاتە جاران بەهۆی تەوازوخوای هێزە میلیشیەکانەوە بێ بەهۆی پرۆسەی دەنگدانەوە بێت کە ئەستەکەشی بەوەچوونی من تەوازنخوای هێزە میلیشیەکانی دەوریان بینەوە نفوزیان پارتی بەپێی نفوزی ناوچەی زەلی بەدەستەوە یەکێتی نیشتمانی بەپێی هێزە میلیشیاکەی و ناوچەی نفوزی کە ناوچەی سۆزە بەدەستێتی مقتدا سەدر ناوچەیەک لە بەغاکە گەڕێکی سەورەیە خۆی کردوی بە سەدر و لە چەند شارێکی کایکە نفوزی هەیە بەڵام لە شارێکی هیچ تەواجودێکی نەتوانێت تەواجدی بێت و ئەم هێزە میلیشیانە ئەگەر پێشتر بۆ تاڵان و بڕۆ بۆ پێگەنانی حکومت تەوافقێکیان کردوێ ئەم تەوافقێ بە بۆچوونی من ئێستا زۆر سەختە ینی قابلی پێگەنانی حکومت نییە کە نازام لەژێرەوەی کە زەختی ئەمریکا زەختی ئێران چ جۆرە سیناریوشکە ڕێگەخرێ ینی مەسەلەیە کە مهمە ئەمە ئیشارەی پێبین فەرقی عێراق و تاالبان چییە ئەفغانستان چییە مثل بۆی کە هەتا خەڵک چاڕوانی نەبێت لەوەی کە هێزێکی سیاسی توانێت مرکزی لە عێراق دروستکە تاالبان بە هەر پۆخڵەوات و بۆگەنیەک و کۆنەپەرسێک و کە هەیەی هێزێکە کە ئەتوانێت مرکزیەتی ئەفغانستان بخاتەژە کۆنتڕۆلی خۆیەوە حکومەتێکی مرکزی پێکبێنێ بەڵام لە عێراقا نە لە کوردستان لە عێراقا هیچ هێزێکی سیاسی نییە بتوانێت مرکزیت ناوەندێتی لە عێراقا پیادە بکە و عێراق وەکو یەک دەوڵەت یەک وڵات یەک مرکزیت ئیداری کۆمەڵگە بکە و ینی هەر هێزێک ناوچەیەکی بدەسوێت عێراقێکی پارچە پارچەکراوە هەر هێزێک بەپێی تەوازن خوای خۆی وەکۆڵم حارسی چاڵە نەوتە نفوزی لە مەتەقەیەکە ئەم ڕێکەوتنی ئەمە سەختە ینی عێراق ناتوانێت ئەمە ئەگەر 7 ساڵە دوای ڕوخانی حکومەتی بە 30 ساڵە لە کوردستانە نەتوانراوە سەقام گیری بکە و بەم شکستانیان بەم ئەزمونانیان بەم ڕیسوابوونیان بەم هەم جەردیزیە کە کردویانە بەو ناڕەزایەتیە توونگەی کە خەڵک لە بەرامبەریانە و خەڵک ئەمانە بڕۆن پێکێنانی حکومەت لە عێراقا
پرۆسەیەکی قورسە سەختە قابلی جێژاوی سیاسی و قابلی جۆرەها سیننارویە کە ڕووبە لەوانە هەتا شەڕی بینی هێزە سیاسەکەەوە جارێکی کە خڵقانی کاریسەیە بۆ خەڵک جاری کە شێوانی زیاتر ژیانی خەڵکە شێوانی گوزەران و خۆشگوزەرانی خەڵکە واقعەتێکە کە چارەنووسێکی نادیار بێ ئاسۆی زیاتر زاڵەکە بەسەر دانیشتوانی عێراق و خەڵکی عێراقا و خۆشیان حتا لەو ئاڵوگۆڕانی کە مەطرح لە ڕۆژهاتی ناوەڕاستدا ڕووبە لەوەی کە پاشەکشەی ئەمریکا چۆنە دەخالەتی وڵاتانی ناوچەکە چۆنە دەوری رووسیا ئەمبەرەوەی کۆڕوا ئیتحادی ئەوروپی چ پێشهات و دەور و دەخالەتیانە بێت لە ناوچەکە ئەمانە مەسائلێکن کە خودی ئەو هێزە سیاسیانە بۆ خۆشیان چاوەڕوانەکەن چانێنی لە هاوکێشە سیاسەکەیە چاوەڕوانەکەن بزانن هەلومەرجی سیاسی عێراق بەرەوەی کۆڕە ئەوان بتوانن چۆن لە شەڕی کەنداوە یان لە هەردوو کەنداوە بوونە ئەوەی کە وەکو هێزێک تاڵانکاری تاڵانچێتی بکەن ئێستا چاوەڕێکن لەو ئاڵوگۆڕانەیە چ مایەیەکیانەبێت چ دەستکەوتێکیانەبێ و کام هێز ئەتوانێت زۆرترین بەش بەرێ بۆ خۆی ئەمە پرۆسەی پێکاتی ئەم هێزە سیاسیانە و دەسەڵاتی سیاسی لە عێراق